ئەو کاتەوە باش ئەوڕۆ 3/4/2019 لەو ڕۆڕا بۆم ئەوەی یەک هەفتەی هەڵبژاردننی پێشوەخت دەست پێ دەکا، ینی هەڵبژاردننی پەرلەمانی فینلاند دەست پێ دەکا. ئەو یەک هەفتەی و کەسانی کە کار و ئیش و شتیان هەیە لە جێگایەکین کە ڕۆژی تایبەتی هەڵبژاردن دەنگدانێ ناتوانن دەنگ بدەن، ئەو ڕۆژی لە سەفەرن یا ئیشێکی تایبەتیان هەیە. دەو هەفتەیدا مەجال هەیە لە فینلاند ماوە یەک هەفتەی پێش ڕۆژی تایبەتی دەنگدانێ دەتوانن دەنگی خۆیان بدەن، هەر دەبێتەوە ئەو دەنگدانەی کە ڕۆژی تایبەت دەیدەن. تەنانەت دەنگکان زووتریش ئەژمار دەکرێن و کاری هاسانتری کار ئاسانی دەکات بۆ بژاردننی دەنگەکان. لەو هەفتێڕا لە هەموو شوێنە گشتەکانی ئەو بازارە گشتەکان و لە شارەوانیەکان و لە دایرەی پۆست و ئەوانە لەو شوێنانە دەنگدان دەکرێت. ئەگەر هەر کەسێک کە کانسەڵای سووسی فینلاندی هەیە، ینی ڕەگەزنامەی فینلاندی یان بڵین تابعیەت و جنسیەی فینلاندی هەیە، ئەوانە دەتوانن گەسەرەوەی 18 ساڵ بن یان 18 ساڵیان تەواو پڕ کردبێ دەتوانن دەنگ بدەن. ئەم هیوادارم خەڵکی مە دەنگ بدا. لە دەڤەری تورکوی کەسمان نییە، کەسی کورد خۆی کاندید نەکردو، بەڵام لە هێلسینکیەوەوانە کاندیدمان هەیە. ئەوەندێم ناگادارم لە هێلسینکی دوو کاندید هەن، بەڵام شتێک کە بۆ من زۆر جگای خۆشحاڵیەوەیە یەکەم جارە لە هێلسینکی تقریبەن خەڵکی لایەنی جۆرا و جۆری کورد بە ئەفکاری حیزبی و بیرروبۆچوونی جۆرا و جۆر تقریبەن زۆربیان لەسەرەوەی کۆکن کە دەنگ بدەن بە یەک کەس. وەوە جێی خۆشحاڵەیە. ئەمن ئەو کەسەی کە خۆی کاندید کردو جوانی ناناسم، بەڵام پێم وایە لە دوو ڕاکە ئاگام لێتی کەسێکی باشە. دیارە بەگشتی و کەسانی کە خۆیان کاندید دەکەن کەسانی باشن، بۆیە ئەو کوڕەژەم بە کەسێکی باش دەبینم. هیوادارم دەنگی پێ بدەن خەڵکەکە. بەداخەوە لە دەڤەری تورکوی ئەو ئوستانی تورکوی پارێزگای تورکوی کەس خۆی کاندید نەکردووە. بۆ خۆم هیوادارم ئەگەر خەڵکەکە پێیان خۆش بێت دەنگ بە کاندیدی خارجی بدەن. ئەگەر بین چاولەوەی بکەین سەر بە چە حیزبێکیە و ئەو کاندیدە و سەر بە چە حیزبێکی نییە، ئەو ڕەنگە کێشەمان زۆر بە دروستکەم. پێم وایە خارجی بوون بەسە بەوەی کە دەنگی پێ بدەن، لەبەرەوەی کە هەر حیزبێکیش بێ ناتوانێت ئەو حیزبە بەتەنێ زۆری کاریگەری هەبێ، بۆی هەیە حیزبێت و دەنگی پێدەیاسان بچێتە ئۆپۆزیسیۆن بێ لە حکوومەتیشدانە بێ. بەرحاڵ حیزبێک بەتەنێ زۆر کاری پێ ناکرێت، معمولەن چەند حیزب پێکەوە کاریان پێدەکرێت، دەتوانن سەر شتێکی دەنگێکی باشیان هەبێ و تەئسیریان هەبێ لەسەر شتێکی. ئەم پێم خۆشە بۆ چوونی خۆم وایە کە دەنگ بە کاندیدێکی لانی کەم وڵاتانی دی بدەن خارجی بێ. پێم باشە کە ئەگەر پەرلەمانتاری خارجی و سەرڕەش و غێری فەنلاندی لە پەرلەمانێ زۆر بن لە مەوزوعەکانی کە پەیوەندیدار بە پەنابەرانن، ئەو مێدیا و ئەو لایەنەی حکوومەتیوانە زۆرتر پەیوەندی بەوانەوە دەکەن. وەچی دیکەمە کەسمان نابێ پەیوەندی پێوە بکەن، بۆیان زەحمەت دەبێ یان کەس نابێ بۆ چوونی خۆی بڵێ. بەڵام ئەگەر کابرا تەنانەت ئەفریقاییش بێ بەڵام لە مەجلیسی لە پەرلەمانی فینلاند بێ، زوو دەتوانێت دەنگی خۆی بەرز کاتەوە بە نیسبەت مەوزوعەکان و حیسابیشی بۆ دەکەن. بۆیە پێم وایە زۆر ئەهمیەت نەدەین بۆەوەی کە لەسەر بە حیزبێکە گرنگەوەیە کەسی خارجی لەوێ بێ، ئەمە ئادرسمان هەبێ، ینی ئەمەی خارجی ئادرسمان هەبێ. بەڵام لە هێلسینکی ئەمن پێم خۆشە دەنگ بە کوردەکان بدەن. دوو کورد لەو ئوستانەی خۆیان کاندید کردووە، ڕەنگە گەر هەم کوردەکان دەنگ بدەن ڕەنگە هەردووکیشیان شاید بێنەوە. بەڵام لانی کەم من هیوادارم هەر کەسێک کە تەمەنی 18 ساڵە و کانسەڵای سووسی فینلاندی هەیە هیوادارم دەنگ بدا. دەنگ نەدانمان دەبێتەوەی وەی کە ئەمە میلەتێکین خۆمان زۆر بۆ گرنگ نییە. ئەسن ئەو وڵاتە نەسم بۆ گرنگ نییە، سیاسەتی وڵاتن بۆ گرنگ نییە، بۆن گرنگ نییە چڕ و دەدا چڕ و نادا، بە تەمای خودای دەژینێنی هەر دەڵێن هەرچی هاتە پێشێ بە زیاد بێ. ئەوە چارەنووسی مە دەگەڵ چارەنووسی مەی چی پێ ناکرێ بەو جۆرەی ئەمە پێویستە بۆ خۆمان هەوڵ بدەین. ینی ئەمە گەر
ئەگە وەک لای خۆمان بیر بکەینەوە بڵین ئەوە حکوومەتێ بەڕەوە دەبن و وڵاتێکی باشە ئەوانە نابێ. ئێرە وڵاتێکی زۆر باشە بەڵام دەنگدانی مە تەسیرێدەوەیدا کە باشتر بێ. ڕۆژ بە ڕۆژ هەندێک یاسا سەختتر دەبن، زۆر شت ناخۆشتر دەبێ. واژ نییە کە بڵێ هەموو شتێک باشە. جا بۆیە ئەگە دەنگ بدەی کاندیدێکی کورد بچێتە پارلەمانێ یان کاندیدێکی خارجی، ئەمن دڵنیام تەسیری دەبێت. یعنی ئەنگۆ چاو لێ بکەن ئەو قەرەچانەی کە لە فینلاند دەژین، ئەو قەرەچانە ماوەی سەدان ساڵە لە فینلاندن، هەر لێرە لەدایک بوونە، زۆر لە مێژە لە کۆنەوە هاتوون، ئەسڵ داوانیش خەڵکی ئێرە نین لە کۆنەوە هاتوون، بەڵام هەرگیز پەرلەمانتارێکیان نییە. ئەوانە بە چاوی باش بە چاوی سوک چاویان لێ دەکرێت، بە چاوی باش چاویان لێ ناکرێت لەبەرەوەی کە نانتوانێەوە تەسیریان نەبێت لە سیاسەتی وڵاتیدا. بەڵام تا ئێستا چەند کاندیدی ئەفغانی و حەڕەبوو ئەوانە هەن لە مەجلیسێ لە پارلەمانی فینلاند. هیوادارم کوردیش هەبێ، واگە کورد ئەو ساڵ لەو دەڤەرەیمە خۆی کاندید نەکردو دەنگ بدەین بە خارجی. بەڵام جێداخە ساڵان ڕابردوو کوردیش لەو دەڤەرەی خۆیان کاندید کردبوو. ئەمە دەبا دەنگن پێدابان، یان ئەگەر پێن وابوو کاریان پێ ناکرێت دەبا پێمان لوتبان، دەبا داوامان لێکردبان. هەرچی بێ دەبێ ئەمە بڕێک جیاواز بین لە نەتەوەکایندی. کورد چالاکە لە کار و ئیش و ئەوانە کەسابەتدا چالاکە، هیوادارین لەو بەشەشدا چالاک بن. ئەمن ئارەزوم ئەوەیە کە کوردێک دەنگ بێنێتەوە جا لە هەر شوێنێکی فینلاند بێ بە دڵنیایەوە بۆ مەسەر بەرزیە، بە دڵنیایەوە ناوی کورد بەرز دەکاتەوە و بۆمە سەرکەوتنە و ڕەنگە زۆر شتیشی بێتە دەستی کە لە داهاتوودا بۆ حکوومەتەکانی کوردی زۆر گرنگن. بە هیوای بەشداریتان ئەگە لەو هەفتەیەشدا نەوتوانی 14 مانگی 4 ڕۆژی هەڵبژاردنە و هیوادارم هەموو کەس بەشداری بکە. ڕۆژێکی خۆش.